لە دانیشتەکەی پێشوو قسەمان لەبارەی چاکەخوازیەوە کرد و باسی ئەو مەبدا ڕۆسۆیەمان کرد کە عبارەتە لە جۆرێک لە سۆزداری سروشتی. طبعاً کانت لە نمونەکەی کە لە وانەکەی پێشوو باسمان کرد ئەوەی کە کەسێک چاکەخوازی لەو مەیلەوە دەکات، ئەم چاکەخوازیە کە لەو مەیلەوەیە حەزێکی تێکەڵاویش حەزکردنە لە چی؟ لە شەرەفمەندی. طبعاً ئەمە لای یۆنانیەکان وشەی تایبەتی بوو بۆ بەکاردێنرێت. لای خۆشمانەندێ وشە هەیە وەکو بڵێن ماڵەوە شەویست، یانی ئەو کەسێک کە عاشقە ماڵە یا عاشقە شەرەف، عاشقە حکمەت، ئێستا فەیلسوف عاشقە حکمەتە. ئەم جۆرە لە کەس عاشقە شەرەفە، ینی کەسێکە سەردانانەوێنێ، کەسێکە ئەو کەسانێک کە ئەمان دەخواستە تایە نادەبینین، بەڵام ئەمە لە مەیلێکی سروشتیەوەیە، لە بەرپرسیارەتیەوە نییە. یانی چی؟ ئێمە پێشتر ئەو تەقسیمەمان کرد، وتمان ئینسان دوو جۆر لە بوون لە ناو ئینسانە هەیە، دوو منطقەی وجودی جیاواز لە ئینسانە هەیە. منطقەیەکیان منطقە ئینسانیەکەی ئینسانە، منطقەکەی تریان منطقە سروشتی و حیوانیەکەیەتی. لە منطقە ئینسانیەکەی ئینسانە ئازادی هەیە، یان اختیار هەیە. تۆ اختیارت هەیە ئینسانەکەی ناو خۆت ڕێگەی بدەی، زەمینەی بۆ سازکەی، گەشە بکات و بەرەو پێش بڕوا پێ بگا. و ئەمی تریان ئەوەی حیوانیەکە، ئەویش تۆ خۆراکی بۆ دەدەیت تێ و تاوەکو فعلەن ئەو نێنیانەی ئەو شکڵە شاراوانە هەیەی خۆی خۆراک وەردەگرێت و ئەم خۆراکە بە شکلێک لێ دەکات، دەکاتە مادەیەک بۆەوەی ئەو شکڵ و شێوەیە کە لە ناوی شاراوەیە، لە ناو تۆوەکە شاراوەیە بێتە دەرێ خۆی ئاشکراکە. یانی چی؟ یانی لە پرۆسەی بوونایە. تاوانە باسی ئەومان کرد زیندەوەرەکان جگە لە مرۆڤ ئەوانە لە پرۆسەی بوونێکی سروشتیان لێرە ڕۆح لە ناو سروشتا خۆی ئاشکرا دەکا. بەڵام ڕۆح لە ناو ژیانی مرۆییە، ژیانی ئینسانیانەی ئینسانەکانە. کاتێک کۆمەڵە ئینسان کۆ دەبنەوە بۆی کۆبوونەوەکان تەنها بۆ ئەوەیە خواردن پێیاکەن و حاجاتەکانیانە و حاجاتە سروشتیانەیانە جێبەجێکەن، ئەمە کۆبوونەوەی ئینسانەکان نییە، یعنی کۆبوونەوەی ئینسانیانەی ئینسانەکان نییە، ئەمە کۆبوونەوەیکی زیندەوەرانەیە. ئەمانە کۆ دەبنەوە لە پێناو ئەوەی کە بە زیندویی بمێننەوە و لە ڕێگەی ئەمەوە کە بە زیندویی دەمێنێتەوە ڕۆح لە ناو سروشتا ئیشی خۆی دەکا. ئەویش چییە؟ ئەوەیە کە ئەم جەستە زیندووە گەشە پێ دەدات و ئەو شکلانەی خۆی لە ناوی ئاشکرا دەکا کە دەبێ ئاشکرایان بکات. وەکو چۆن باسمان کرد لە تۆوەکە لە خاک مادەکە وەردەگرێت و ئەو شکل و شێوە نادیارانەی کە لە ناو تۆوەکە هەیە دەدرێت بە مادەکە و ئەو درەختە پێیا دەبێت کە هەیە. ئەم تۆوە دەبێت پێ بگات و گەشە بکاتە هەتا ئەو شتانی کە لە ناوی شاراوەیە ئاشکرا دەبن. تاوان بوونە ئینسانەکە ئینسانی شەر ئاوایە. لەبەرەوە کاتێککە لەم مەوزوعە مەقسەد دەکەین دایما ئەو دابەشکردنە لە پێش چاوتان بێت. کاتێک ئێمە دەڵێن لە بەرپرسیارەتیەوە، یانی دەکەوێتە کوێ؟ منطقەی گەشەکردنی ئەو بەشە ئینسانیە ئینسان، چونکە لەوەش چی هەیە؟ پرۆسەی گەشەکردن هەیە. کاتێک ئێمە سەرقاڵین بە دایما بیرکردنەوەمان لای بەشە زیندەوەریەکەمانە، ئەمە بەشە ئینسانیەکەمان چی ناکات؟ لە پرۆسەی بوون ڕادەوەستێ. وەکو وایە تۆوێک نەیچەنی لە عەرزەکە، هەر لە ناو خۆیان چی دەمێنێتەوە؟ لە خۆیان دەمێنێتەوە و نهێنیەکانی ئاشکرا نابێ. ئەی بوونی تۆش، هەویەی تۆش لە چیایە؟ بەچی دەردەکەوێت؟ بەوەی کە ئەو نهێنیانە ئاشکرا ببن. ئەخلاق چییە؟ ئەخلاق ئەو کۆبوونەوەی ئینسانیە ئینسانەکانە، ئەوەی کە لە پێشتر باسمان کردوتمان مەملەکەتی غایەتەکان ئەوەی کان ناوی دەبا کە عیبارەتە لە کۆبوونەوەی ئینسانیانەی ئینسانەکان. ئالێ ڕاوتمان ئەو بوارە دروست دەبێ بۆ ینی بواری تاقیکردنەوەکە ساز دەبێ، ئەوەی کە ینی وەکو بڵێ چۆن بە شکلێکی سروشتی کۆمەلگا، ینی کۆمەلگا حیوانیەکان تێکەڵ بە کۆمەلگای ئینسانیەکان نابن بە شکلێکی سروشتی. ئەو کاتێکە کۆمەڵە ئینسان
کۆبوونەوەکەیان ئینسانیە و ئەو مەملەکەتی ئامانجەکان دروست دەبێ وەکو ئەوەی کە کانت بە مەملەکەتێکی ئەخلاقی دەبینێ یا ئەوەی لایبنیتس بە مەملەکەتی خودایی دەزانێ لێرە هەر خۆی جۆرێک لە چی دروست دەبێت جۆرێک لە حاجزی ئەو یان حاجزی سروشتیە کۆمەلگای حیوانی تێکەڵ بە کۆمەلگای ئینسانی نابێت لێرە حاجزێکی عەقلی لە نێوان ئەو کۆمەلگا ئینسانیە ئینسانەکان و کۆمەلگا نا ئینسانیەکە ئینسانەکانە دروست دەبێت کە عیبارەتە لە کۆمەلگا زیندەوەریەکە ئینسانەکان لەبەرەوە ئەو عالەمەی تر کە عالەمی زیندەوەرەکەی ئێمەیە یعنی کاتی ئێمە بۆ پەیوەندیە دەژین لە ڕاستیە ئێمە نزیکین لە چیەوە نزیک نین لە ئینسانەوە عالەم ئینسانیەکەوە نزیکین لە عالەمە حیوانیەکەوە لەوێوە دەکرێت پەیوەندیەک دروست بێت لە بینی عالەمە ئینسانیەکە و یعنی تێکەڵیەک لەویا ئیمکانی دروستبوونی هەیە بەڵام ئەمە دوورکەوتنەوە نییە لە کۆمەلگا ئینسانیەکە ئینسان تابان کاتێک کە لێرە شتێک باز دەکرێت بۆ نمونە لەو نمونەی کە لە وانەکەی پێشوو باسمان کرد وتمان لێرە پاڵنەرێکەیە تەمان پاڵنەرەکە کۆمەڵایەتیە منطقەیەکەیە منطقەکە ینی وەکو بڵێت تەنها لە ناو ئینسانە هەیە منطقەیەکی وجودیە ئەنتۆلۆژیە لە نێوان عالەمی عەقلی و عالەمی حیوانی هەیە طبعا موضوعی شەرەفمەندی دەکەوێتە ناو ئەو منطقەیەوە ینی بەرزەخی نێوان عالەمی عەقلی و عالەمی سروشتی کەسانێکن لە ناو ئەو بەرزەخان ئەو کەسانە ئەو کاروکردەوانەی دەیکەن سوودمەندن بەڵام مۆزوعی بەرپرسیارەتی سوودمەندی ناخوێنێتەوە ینی ئامانجەکەی سوودگەیاندن نییە ئامانجێکی عەقلی هەیە لەبەرەوە ئەم منطقە بەرزەخیە هەندێک نمونە هەیە سەو نمونەی کە ناوێتەوە لەبارەی چاکە خوازیەوە ئەمە دەکەوێتە ناو منطقە بەرزەخیەکەوە ئەو منطقەی کە لە نێوان عالەمی حیوان و عالەمی ئینسانە هەیە لە ئینسان خۆیە و ئەم جۆرە لە ئینسان دەکرێت فعلەن مەیلی بۆ چاکە هەیە بەڵام چییە ئەو هێزەی کە هەیەی بۆ چاکە و پاڵنەرە ویستی چاکە نییە ینی لە عەقڵەوە نییە لە سروشتەوەیە لەبەرەوە سێر دەکەی لێرە کانت لە نمونەکەی پێشوو دەڵێ هەندێک مرۆڤ هەیە دەرونی سۆزداریەکی بەهێزی تایە ینی چی ینی ئەم مەیلی سۆزداریەی کە دەور دەبینێ لەوەی کەسێک خۆشی ببینێ لەوەی خۆشی بدا بە بەرامبەرەکەی خۆشی بەرامبەرەکەی بخاتە ناو خۆشیەوە ئەم سۆزداریەی کە ڕۆسۆ بە بنەمای پەیوەندی مرۆییەکانی دەزانێ ئەمە لە هەندێک کەسە بە تەبیعەت معدەنەکەی وایە بەهێزە چۆن معدەنەکەیە توانەوە و تەماییکردنی لەگەڵ معدەنێکی ترا بە ئینێکی کیمیایی زۆرە هەندێکی تریش کەمە هەندێک معدەن هەیە گەرمە هەندێک هەیە ساردە چوزانم ئەمانەی ئەم جیاوازیە کە لە معدەنە هەیە معدەنی ئینسانەکان و ئەم سۆزداریە شتێکی سروشتیە ینی چی ینی دەکرێت لە کەسێکە بە سروش کەسێک ئاوا بێ بە ڕەحم بێوەنیە لە ناو خۆشمانار دەڵێن فلان زۆر بە ڕەحمە بەڵام تۆ زۆر بێڕەحمیت ینی چی ینی ساردی بەدەم کەسەوە ناچی بەس ئەم ساردی و گەرمیە لە ڕاستیا چییە هیچ بەڵگە نییە لەسەر چاکی خراپی کەسەکە ساردە ینی ئەوە ناخراپە بەدەمتەوە نایە ینی ئەوە ناخراپە ئەوەش بەدەمتەوە دێ ینی ئەوە ناچاکە ئەمە ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بە تەبیعەتەوە هەیە مەیلێکی تەبیعیە ئەم کەسە مەیلێکی تەبیعی هەیە بۆچی حەزی بەمەیە بەم بەدەمەوە چوونەیە ئەوی تریان چییە حەزی پێ ناکە ینی کەواتە ئەمە ویستی ئێمە نییە واین ئەی چییە تەبیعەتمانە مەیلێکی تەبیعیە لە ناومانە کە ئێمە وای لێ کردوین وابین ینی کەواتە کردەیەکی چی نییە ئازادانە نییە ینی ئەمە ئێمە بە ئازادی خۆمان ئاوانین بەچی واین بە تەبیعەت واین ینی ئەمە بە دەرە لە چی لە ویست هەر لێرەوەیە کانت ویستی چاکە دێنێ بۆ ئەوەی ئەو منطقەی پێرجاکاتەوە ئەوەی کە سروشتیە جای کاتەوە لەوەی کە عەقلیە طبعا ئەم کەسەی کە ئەم جۆرە لە سۆزداری تایە بەهێزە ئەم تەماهیکردنە
باسمان کرد ئەمە دەکرێت نەتیجەی زۆر خەتەری لێ بکەوێتەوە، دەکرێت نەتیجەی باشیشی لێ بکەوێتەوە. یعنی چی؟ یعنی زەمان نییە لە هەموو حاڵەتێکە باشەی لێ بکەوێتەوە. ئەم تەماهیکردنە لە شوێنەکە بۆچی؟ چونکە ئەم تەماهیکردنە ئیتر کەسەکە هەموو ئینسانێک یەکسان دەکاتەوە بخۆی، لەبەرەوە خۆی هەر ئازارێکیە بێ زەکا ئەویش شتێکی لێ ببینێ زەکا و ئازارێ هەیە و لە کاتێکە ئەوەی کە لەمەوە دیارە لەوانەیە ئەوەی نەبێت و شتێکی تر بێت. ینی نمونە زۆرە لەسەرەوە کە ئەمەی کە وا دیارە وایە وا نییە و شتێکی ترە و دواتریش ئەمە دەکرێت ماساتێکی گەورەی لێ دەکەوێتەوە. یان یەکێک لەو شتانەی کە هەیە لەم سۆزداریەوە دروست بووە. یعنی من باوکی خۆم قوربانی ئەم سۆزداریە بووە، قوربانیەکی ئەم سۆزداریەیە وەکەوەی کە بۆیان گێڕاومەتەوە. بۆچی؟ چونکە ئەمە لە سۆزداریەوە ئەم پیاوە نەخۆش بووە، نەخۆشیەکی بۆ پێچەوانەی نەخۆشیەکی تر و دەرمانی نەخۆشیەکەی تریان لێداوە تەواو بووە. کە تەواو بووە ئەوانش کە خۆشیان ویستووە لە تاو تەواو بوونی ئەوە ئەوانیش خۆیان تەواو دەبن. لە تاو ئەوە ئەم سۆزداریە بزانن چەند خەتەرە. یعنی ئەم ویستویەت ئەمان ویستویانە ئەو خۆشیە ئەو بگەڕێنەوە دۆخی خۆشیەکەی کە چیان کردووە بەرەو مران شویانە چوزانم. بەڵام کە ئەمە دەبینن وەکو وایە تۆ خۆشەویستێکت بەدەستی خۆت بکوژی کە خۆشەویستەکە لەم سۆزداریەوە بێ. یەکێک لەوانەی کە ڕەفیقی بووە دوای 2 هەفتەیش دەڕوات و تەواو دەبێت چونکە ئەو تەماهیە هەیە. ینی ئەو تەماهیکردنە ئەو یەکبوونە ئەویش دەباتە ناو مەرگەوە. لە جاتی ئەو هەم زانە نەتیجەکەی چۆنە، لە جاتی ئەوەی ئەو بخاتە ناو خۆشی و تەندروستیەوە کە ئەمە ناکرێت بە غەڵەتێک لێرا دەکرێت یەکسەر چی دەبێت مەرگەکەی ئەویش دەگەڕ تەماهی دەکات لەگەڵ ئەمە دێت ئەم دەخاتە ناو مەرگی خۆیەوە. و یەکێکیان هەر برای بووە، براکەشی من بیرمە بڵێن بیرمە کە تووشی حاڵەتێک بووە و پشتی شکاوە کە پێ دەڵێن پشتم دەشکێ کاتێک کەسێ برایەکی دەمرێ. ئەمە هەمووی چین؟ هەمووی سۆزدارین، هەمووی دەکەونە منتیقەی چیەوە؟ منتیقە سروشتێکەوە. جا کاتێک لەم مەیلەوەیە لەم مەیلە سروشتیەوە ینی چییە؟ لە بەرپرسیارەتیەوە نییە. ینی ئەم مەیلە زۆر جار چییە؟ دەکرێت کوێر بێت، دەکرێت لە خۆش ئەم مەیلە ئەوە ناستێک لا دووست دەکاتەوە شتەکان نابینی کەسەکە ناچار دەکەی بە شتێک و ئەو پیاوە ناچار کرابوو کە ببرێت بۆ ئەوێ لە خۆشەویستیە. وەکو وابێ پێشی وتمام حکایەتە ینی ئەم مەوزوعی تایە لێرە وەکو لەبەرەوەی حکایەتەکە شخصیە زۆر بە شوێنیان ناڕۆم بۆەوەی وا لێک نەدێتەوە کە من باسی شتێکی شخصی دەکەم. بەس ئەمە ئێستا بیرماتەوە نمونەیەکی زۆر ئەستەکەم وازەحە لەسەرەوە چۆن ئەم سۆزداریە لە شوێنەکە نەتیجەکانی پێچەوانە دەبنەوە. کارەسات دروست دەکات، تراژیدیا دروست دەکات، تراژیدیای زۆر خەتەر دروست دەکات. جا ئەمە لەسەرەوە بوو کە من درێژە بەوە بدەم ئەو مەبدەئی کە ڕۆسۆ بە مەبدەئی سەلامەتی دەزانێت، بە مەبدەئی ئەوەی دەزانێت کە تاکە مەبدەیەکی ئینسانەکان بەباشی کۆ دەکاتەوە و عیبارەتە لەو سۆزداریە و لەو تەماهیکردنەی بۆ ئازاری یەکتری و لەو بەدەمەوە چوونە کە ئەم مەیلە سروشتیە دروستی دەکات. ئەمە لەلایەکی ترەوە زۆر کوشندەیە. بۆچی؟ چونکە ئەم مەیلە واد لێ دەکات کە تۆ هەست بکەی ئەوەی تۆ هەتا ئەوەی تۆ پیاتێپەڕیوی کەسەکەی بەرامبەری شت وایە لەوانەیە کەسەکە تەواو پێچەوانەی ئەوە بێت تۆ شتێک بکەی ڕێک پێچەوانەیەوە بکەوێتەوە کە هەیە ئەو تراژیدیایە دروست بێکە باسم کرد. و تراژیدیا من ئەس دەکەم ئەم سۆزداریە دروستی دەکات. هەڵەیەکی زۆر بچووکە لە شوێنەکە دەکرێت هەمووی تیا دەچێت چونکە هەمووی چییە؟ هەمووی بوونەتەوە بەیەک، هەمووی تەماهیان کردووە لەگەڵێکە. کاتێ ئەمەیان شتێکی لێبێ یەکسەر ئەوی تریشان چی لێدێ یەکسەر دەگوازێتەوە بۆ ویترەوی تریش لە ڕێگەی ئەم تەماهیکردنەوە. یعنی ئەوەی سەیرە مەرگی ئەم پیاوە یەکسەر دەگوازێتەوە بۆ ئەوی تر مەرگەکەی دەگوازێتەوە. ئەمە بۆی چیەوە ئەم گواستنەوەی مەرگە؟ بۆی ئەو سۆزداریەوە ئەو تەماهیەوە کە هەیە.
جا ئەمە طبعاً کردەیەکە بەویست ئەنجام نادێ ئەم سۆزاریە ئەم خۆشەویستی ئەم جۆرە لە خۆشەویستی کە لە مەیلێکی سروشتیەوە دێ ئەوە ئەمڕۆ تازە ناتوانم بەوە وانەی دابێت لەسەر مۆزۆی خۆشەویستی یەکێک لەو نمونانەی کە دەیەنێتەوە مۆزۆی خۆشەویستیە و هێنا باوەیەکە هەیە ئەوە مۆژگاریەی کە دەڵێ چۆن خۆتت خۆش دەوێ ئاوا بەرامبەرەکەشت خۆش بێت چۆن ئەوەی بۆ خۆتت دەوێت بۆ براکەشت بوێ ئەم نمونەیە دواترەوە لەسەری قسە دەکەین بۆ وانەی دابێ ئێستا ناتوانم ئەویش تەواوکەم چونکە کاتەکەمانەوە نییە ئێستا وابزانم بەرەبەرە ئەوە ڕۆشن بوویەوە کە ئەم بنەمای سۆزداریە کە ڕۆسۆ باسی دەکا کێشەکانی لەکوێن چین ڕاستەکان لێرە بە وازعیانە و شتانە ڕوون ناکاتەوە بەڵام وابزانم من تیشکم خستە سەروە لەکوێوە کێشەی تایە جا کاتێک کە لەم مەیلەوە کردەیەک دەکرێت کردەکە کەسەکە چاکەی خۆشی کەسەکەی تری دەوێت بەڵام لەبەر ئەوەی بە ئیرادە ناکرێت لەبەر ئەوەی عەقڵ لە پشت ئەم کردەیەوە نیە چی ڕوودەدا جاری وایە کارەسات ڕوودەدا ئێستا با بچین بۆ نمونەی دووەم کە ئەوەی وا دەکا کەسێک چاکە خوازی بکە بەرپرسیارەتیە نەوەک مەیلێکی سروشتی جا کانت نمونەی کەسێکمان بۆ دێنێتەوە ئەم کەسە دەخاتە ناو سیاخێک دەوروبەرێکەوە لەوێ نیشانمان دەدا دەڵێ کاتێک ئەمانەمان لابر لە کەسەکە اینجا دەزانین چییە ئەو کەسە لە بەرپرسیارەتیەوە ئەوە دەکا یعنی تاکە شتێک دەمێنێتەوە تەنها بەرپرسیارەتیەکەیە با نمونەکە بخوێنینەوە طبعاً دوو نمونەیە هەر یەکەیان یەکێکیان تۆخترە لە نمونەکەی تریان ینی باشتر شتەکەتیایە دەدرەوشێتەوە نمونەی دووەمیان باشتر شتەکە ڕوون دەکاتەوە دەڵێ ئەگەر بمەوێ زیاتر ڕوونی کەمەوەلەوە زیاتر بڕۆم نمونەی دووەمان بۆ دێنێتەوە با نمونەکە بخوێنمەوە ئەڵێ تەبانەوەی کەوتمان لەولا بە سروش ئەو سۆزداریە لە ناو کەسێکە سروش دایناوە کە کەسێکی سۆزدار بێت زوو تەمایی بکە لەگەڵ ئازارەکانی خەڵکە لەگەڵ کەسێک کە چییە ئەم سۆزداریەی تیا دانەنداوە کەسێکی ساردە ئەوە تەبان لە نمونونەکەی دوای ئەو دەهێنێتەوە ئەمە هەمووی چییە دەیەوێت پێمان بڵێ ئەو مەیلە سروشتیانە کاتێک کە کردەیەک لێیان دەکەوێتەوە کردەکە چییە لە بەرپرسیارەتیەوە نییە کردەیەکی ئاکاری نییە ئەی کام کردە ئاکاریە دەبێت لەم مەیلانە دابڕابێت پاک بوو بێتەوە ئەڵێ باوادا بنەی مرۆڤێک هەیە کە ڕوحیەتێکی بەرزی هەیە و خۆشی بە مرۆڤەکانی دەوروبەر دەبەخشێت و ئەوانیش ئەمیان خۆش دەوێت بەڵام ئەم کەسە تووشی خەم و مەینەتێکی شەخسی ئاوا هاتبێ کە هەموو هەستێکی هاودەردی لەگەڵ دەوروبەرەکەی لە ناویدا ڕیشەکێش کردبێت و هیچ پاڵنەرێکی سۆزداری لە ناویدا بوونی نەمابێ کە پاڵی پێوە بنێت بۆ بەشداریکردنێکی سۆزدارانە لەوەی کە لە ژیانی دەوروبەرەکەیدا چارەنووسازە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە لە حاڵەتێکی ئاوایە هەر خواستی بەخشینی ئەوەی هەبێ کە ئومێد دەخاتە دڵی ئەو کەسانەی ناومێدی تووشی ناخۆشی و عەزابی کردوون ئەم کەسە بۆی مەینەتی و بەدبەختیەکانی خۆیەوە وای لێ هاتووە کە بە بەدبەختی و مەینەتی کەسەکانی دەوروبەری هیچ کارێکی تێنەکەن و هەستی نەجوڵێنن ئانی بەوەی ئەوەی کە بەسەر خۆیان هاتووە ئێترەوەنە لە ناو خەم وەزی خۆیەتی و ئازارەکانی خۆیەتی ئێتیمان بە ئازاری خەڵکەکانی تر نادا لەم حاڵەتەدا کە ئەو کەسە هیچ مەیلێکی سروشتی بووە و دەردی لەگەڵ کەسەکانی دەوروبەرەکەیدا وای لێ ناکا لەو بەهێستیە کوشندەیە دەریبێنێ ئەو کردانەی کە لێی دەکەونەوە بەتاڵن لە هەموو مەیلێکی سروشتی و ئەوەی کە سەرچاوەی لێوە دەگرن تا ناشعورکردنە بە بەرپرسیارەتی لەم حاڵەتەدا ئەو کردەیە بەهایەکی ئاکاری ڕاستەقینەی دەبێ وازانم وازەح نمونەکە کەسێکمان هەیە کەسەکە بۆ هەی ئەوەی کە بەسەریا هاتووە تووشی وەزعێکی سەخت هاتووە و ینی وای لێ هاتووە ئەوەنە لەناو خۆیان خەم و عەزابی هەیە هەست بە خەم و عەزابی ئەوانی تر ناکاکە لە دەوروبەرەکەیان هەن بەڵام لەگەڵ ئەوەشدا
ئەو توانایی کە ئەوەی کە هەیەی ئەوەی کە دەتوانێت بیکات هەر دەیکات ئەنجامی دەدا بەڵام لەوێەوە ناکە هاو دەردی هەیە لەگەڵەوانە ینی سۆزی ناجوڵی ئەم کەسە وای لێ هاتووە بۆ نمونە بە وەزەکە تێپەڕیوە ئەوەندە ئینسانەکانی دەوروبەر خراپ بوون وای لێ هاتووە ئیتر کە هەستکە وەکو بڵێ هەر هاو دەردیەک بۆ ئەو چییە بۆ ئەو نەتیجەیەکی کوشندەی دەبێ بۆ دەوروبەرەکەشی لەبەرەوە چی دەکا ئەم لە سۆزەوە سۆزی ڕادەگرێ و ئەم هاو دەردیە کام و جارێ دەبینێن دەرەنجامەکانی سەلبی دەکەونەوە ئەو ئیتر چی دەبێت لە ناو خۆیان مەیلی نامێنێ ئەو مەیلەی نامێنێ بۆ ئەوە کە ئەمەی لەگەڵەوەش ئەمەی نامێنێ ئەو شتانەگەرە هەر شتانەگەیە هەر دەیکا و شتانەگەیە کە توانیویەتی پێشتر ئەنجامی بدا لەوە ناوەستێ لەگەڵەوەش پڕە لە خەم و مەینەتی و دەردی سەری و بەهۆی ئەوە کە ئاوا بووە لە ناو ئەم هاو دەردیە تووشی کارەساتی گەورە هاتووە ئەم هەر چاک بووە دەوروبەرەکەی خراپ بووە لەگەڵ یا هەر ئەوەی کە کردوێتی شتێکی تری لێکەوتوێتەوە کە خوازیار نەبووە ئەم خوازیاری ئەوە نەبووە لێ بکەوێتەوە ئەنجامەکان بەردەوام پێچەوانە بوون ئەم کەسە وای لێدێت چی بکە ئیتر بەپێی ئاو دەردی ئەو سۆزەی کە لە ناوی هەیە نەژوڵێتەوە مامەڵە نەکا لەگەڵ دەوروبەرەکەی بەڵام لە عینی کاتا شتانەگەیە کە ئەو بەپێی ئەو سۆز و ئاو دەردیە نەیکردوون ئەو هەرچیە بەردەوامە لەسەر ئەو کارانەی خۆی کاتێ لێرە ئەو بەو هەموو مەینەتی و عەزاب و شتێک کە هەیەی لەگەڵ ئەوەشە هەرچیە بەردەوامە لەوەی کە ئەوەی کە هەیە بیکا چونکە لێرە ئەوەی کە دەیکا بۆ کەسی ناکە ئەمە بوونی لێی دەخوازێ مەسئولیەتی بوونیەتی بەرپرسیارەتی بوونیەتی ئەم هەرچیە بەردەوام دەبێت لەوانەیە لەم بەردەوام بوونە خەڵکێک پێی بڵێن ئەرێ باشە بۆەوە ینی بە بێعەقلی بزانن ئەم بەردەوام بوونە بەس ئەمە لای ئەو ئەم شتانە هیچی پاڵ نەنی نەک ئەوانەی کە وای لێ دەکەن کە ئەم کردەیە نەکا ناوانەی کە وای لێ دەکەن بیکە ینی نەمەی لە سروشتەکانی ناوەوە ناتەشجیعەکانی هیچ لەمانە ڕۆڵیان نامێنێ لەسەر ئەوەی کە ئەوە بکە ئەگەر ئەم هەر لە ناو خۆیە ئەمە دەکا بۆ هیچ شتێک نا ینی لە ناو چاکبوونایە ئەو بەڕێگای خۆیان دەڕوا بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە هیچ پاڵنەرێک لەم پاڵنەرانە دەوری هەبێ لەسەری لێرەوە ئەو کەسە کردەکە کارەکەی کە دەیکا ناوەڕۆکێکی ئاکاری ڕاستەقینەیتیایە بۆچی چونکە لەو شتانەی تر پاک بووەتەوە پێشتر باسمان کردوتمان کاتێک کانت مستەلەحی نەقد بەکاردێنێ مەبەستی چییە؟ مەبەستی ئەم دوورخستنەوەی ئەو شتانەیە بۆ ئەوەی ئەو شتەی تر کە هەیە ڕۆشن بێتەوە بە سافی بە خاڵسی ببینرێ کە دەڵێ نەقدی عەقلیپەتی یانی چی؟ یانی چۆن ئەو شتانەی کە عەقلینین وەوا دیارە کە عەقلین ئێمە لە عەقل دووریان خەینەوە تاوەکو ئەوەی عەقلیە خۆی ئاشکراکە ینی جۆرەکە لە هین بژارکردن وەکو ئەو جار باسمان کرد ینی بژارکردن تاوەکو ئەو هێزەی خۆی و هێزی دەوشانەوەی خۆی وەرگێ تا خۆراکی خۆی وەرگێ خۆی بۆ ئێمە ئاشکراکە لێرەش کاتێکە ئەم هاودەردی و مەیل و شتانە دوور دەخەیتەوە بەرەبەرە ئەوەی لە بەرپرسیارەتیەوەیە لە جیاتی ئەوەی نەمێنێ چی دەکا هێز پێیا دەکا یعنی ئەگەر هاتوو ئەم کەسە چەندەها شکستیشی خوارد بێ چەندەها بارومەینەتی بەسەریا کەوت بێ بەڵام ئەو چی دەکا ئەم شوێنەی کاتێک ئەم شتانەی لێ دوور دەکەوێتەوە زیاتر ینی خۆراک وەردەگرێ بۆ ئەوەی چی بکە بۆ ئەوەی خۆی ئاشکراکە بۆی ینی لەناو بوونیە بەرپرسیارەتیەکە ئاشکرا ببێت جا ئەگەر لێرەوە ئەو کردەیە نەکرێ ئەو کردە ناوەڕۆکێکی ئەخلاقی نیە سەبەبێکی دەرەکی هەیە و بەپێی بنەماکانی ئەخلاق ئەم کردەیە ڕووی نەداوە و ئەم کارە نەکراوە لەبەرەوە ناکرێ ئەو کارانەی کە جگەل لەوەی کە لە بەرپرسیارەتیەوەیە ینی لە ویستی چاکەوەیە کە وتمان لە ناو بەرپرسیارەتیایە هیچ کردەیەکی تر ناکرێ ئێمە وەکو کردەیەکی ئاکاری سەیری بکەین تەمان با بێنە سەر نمونەی دووەم نمونەی دووەم حاڵەتێکی تر دروست دەکات ئەڵێ باوا دابنین کەسێک هەیە طەبیعەت
سۆز و ئەوانەی هاوسۆزی نەخستوەتە ناو دڵیەوە سۆزی نەخست سۆزی تیانێ لە تەبیعەتە کەسێکی سارد کەسێکە تێکەڵ نابێ بە دەوروبەرەکەی ینی هاودەردی ناکا لەگەڵ دەوروبەرەکەی هەر بە تەبیعەت وایە کەسانەگەیە تۆ دەڵێەوە بە تەبیعەت چین ساردن بە تەبیعەت ینی کەسێکە معدەنێکی ساردی هەیە جا ئەم کەسە بزانین ئەم معدەنە ساردەی کە هەیەتی ئەم ساردیە ینی چی ینی بەدەمەوەچوونی نییە ئایا ئەمە وای لێ دەکا کە کەسێکی خراپ بێت چونکە ئەمە شتێکی سروشتیە ئەگەر وابێ ینی سروشت هەندێکی بە چاک دروست کردووە هەندێکی بە خراپ دروست کردووە ئەی لێرە هیچ نامێنێتەوە بۆچی بۆ اختیاری ئینسان ئایا ئینسان اختیار کار لە چاکبوو نابێ یا لە خراپبوو نابێ کەواتە ئەم شوێنە دەکەوێتە کوێ دەرەوەی ئازادی چونکە ئێمە تایە اختیارمان نییە ئەگەر بێت و کەسێک هێمنی و چوزانم تەبیعە ساردی و خوێن ساردی و ئەمانەی تیابێ تەمەنەمانە ئەم جۆرە لە کەس بۆ ئیشی ئیداری ئەو شتانە زۆر باشە دەست دەدا لەوێ چاکە بەڵام لە شوێنێکی تر چییە لە ناو عیلاقا هینەکە کۆمەڵایەتیەکە کەسێکی خراپ دیارە کەسێکە کە حەزی پێ ناکرێ و سەردانی خزم و کەس و کار ناکە و کەسێک شتێکی لێبێ بەدەمیەوە ناچێ و بەڵام ئەوی تر کەسەکەی تر جۆرێکی ترە ئەمەیان کە سۆزداریەکەی تایە لە ناوینە کۆمەڵایەتەکە چییە باشە بەڵام لەولا لە ئیش و کارەکانە لەوی ترا خراپە بۆچی چووکە زەمینەیەکی چالاک نییە بۆ تەبیعەتی ئەمانە ئەم چاک و خراپەیە کە ئێمە باسی دەکەن ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بە خاسیەتە تەبیعیەکانی ئێمەوە هەیە کە ڕەبتیان بە ئێمەوە نییە وەکو زات لەبەر ئەوە کەسێک ساردە و کەسێک گەرمە بەو مانایە یان ئێوە ناچاکە یا خراپە لێرەوە ئەو نمونەیەکمان بۆ دێنێتەوە لەسەر چی لەسەر کەسێ کە دڵی ساردە گەرم نییە سۆزی تیان نییە ئاڵە کەسێک ئاڵی بەردەوە نیە ئاڵێن وەکو بەرد وایە ئاڵە کەسێکی ئاوا جابزایی نمونەی ئەم کەسەمان بۆ دێنێتەوە بۆی ئەوەمان بۆ دیاری کا کاتێک کردێک لە بەرپرسیارەتیەوە دەکرێت وە نیشانماندا دای ماڵێ لەوەی کە سروشتیە ئەڵێ گەر لەوە زیاتر بڕۆین ینی لەوەی نمونونەکەی پێشوو کە باسمان کردە و کەسێک کە تووشی دەردی سەریەکی زۆر هاتووە ئەمە وای لێ کردووە کە ئاگای لە دەرد و ئەوانەی هاو دەردی نەتوانێت بکە لەگەڵ هاوسۆزی نەتوانێت بکە لەگەڵ دەوروبەرەکەی لەم نمونەیەوە بۆ کێ بۆ کەسێک کار خۆی سۆزداری سروش پێی نەبەخشیوە ئەم سۆزە بەهێزەی پێ نەبەخشیوە لە ناوەوە ئەڵە لەوە زیاتر بڕۆین دەزانین نمونەی عەفوەن دەتوانین نمونەی کەسێک بێنینەوە کە سروشت هاوسۆزیەکی کەمی لە دڵیا داناوە ئەم مرۆڤە لەگەڵەوەشدا کەسێکی ئەمان بەخشە بەڵام لە ڕووی هاوسۆزیەوە زۆر سارد و سڕە و ئێش و ئازاری خەڵکانی دەوروبەری نایجوڵێن و کاری تێناکەن ئەڵێ لەوانەیە ئەمەش لەوەوە بێت ئەو کەسە توانای سەبەرگرتن و خۆراگرتنی لەسەر ئەو ئێش و ئازارانەی پێبەخشا بێ کە لە ژیاندا ڕوبەڕووی دەبنەوە بوونەتەوە بەهۆی ئەوە کە دەزانێت ئەو ئێش و ینی بەهۆی ئەوە کە خۆی ئەو سەبر و خۆراگریەتیایە دەزانێت ئەو ئێش و ئازارەی کە خەڵکی ڕوبەڕوویان دەبێتەوە ئەوانی ژوەک خۆی توانای سەبرگرتن و خۆراگریان لەسەری هەیە بۆیە هیچ هاوسۆزیەک لە بەرامبەر توشبوونی ئەوان بەو ئێش و ئازارە نایجوڵێنێت من دەڵێم گەر سروشت مرۆڤێکی ئاوا کە ناکرێت خراپترین وەدیهاتووی بێت وەدیهاتووی سروشت بێت وای لێ نەکرد بێت کە دۆستی مرۆڤەکان بێت بۆ معنای سۆزداریان لەگەڵ بکە ئایا ئەم مرۆڤە ناتوانێت سەرچاوەیەکی تر بۆ کاروکردەوەکانی بدۆزێتەوە کە بەهایەکی باڵاتری هەبێت لەو بەهایەی ئەو سەرچاوە سروشتیە هەیەی کە سروشت لەناو کەسێکی سۆزداردا بۆ کاروکردەوەکان چاندوویەتی بێگومان هەیە ئەویش ئەو سەرچاوەیە کاموو کردەیەکی ئاکاری لێ دەکەوێتەوە و بەهای ئەم سەرچاوەیەش هیچ سەرچاوەیەک پێی ناگا تەنانەت ئەو سەرچاوە سروشتیش کە لە بوونێ و کەسانەدا هەیە کە بە معدەن بەیانی بە سروشت چاکن ینی بەمێ لە سروشتەکە چاکن لەمەشەوە ئەوە ڕوون دەبێتەوە مرۆڤ چاکەکارە لەوەوە کە چاکەکاریەکەی لە مەیلێکی سروشتی نەکەوت بێتەوە بەڵکو لە بەرپرسیارەتێکی ئاکاری کەوت بێتەوە
ئێستا نمونەی کەسێکمان لێرە بۆ دێنێتەوە وابزانم ڕوونە نمونونەکە بە پێەوەی کە پێشتر باسم کرد ڕوون بوویەوە کەسێکە بە سروش تەبیعەتێکی ساردی هەیە زۆر ناچێت بەدەم خەڵکەوە ئەمانەی تایە ینی لە ڕووی سۆزداریەوە سۆزداریەکی بەهێزی تیانە ئەڵەیە کانت ئەمە ناکرێت بڵێن وەڵا ئەمە تەبیعەت شتێکی خراپی یەکێکە لە شتە خراپەکان کە تەبیعەت دووسی کردووە بەرهەمێکی خراپی تەبیعەتە ئەڵێ ئەمە وانە ئایا جگە لەم سۆزداریە کەوا لە ئێمە دەکا ئێمە خەمی خەڵک بخۆین بەدەم خەڵکەوە بچین ئایا شتێکی ترمان هەیە کە ئەم کەسە کە ئەو سۆزداریەی سروشتیایە دروست نەکردووە ئەم کەسە بە پشتی پێ بەستێ وای لەم کەسە بکە کام کەسە بتوانێت چاک بێت ئەڵێ بێگومان هەیە ئەویش چیە ئەویش ئەو پاڵنەرە عەقلیەیە ئەوەی کە ئەو بە ویستی چاکە گزارشتی لێ دەکات ئەو ویستە چاکەیە کە لە پشت کار و کردەوە چاکەکانەوە هەیە ئەوەی کەوا دەکا کەسێک لەوانەیە ژیانی خۆی دانێت و بەهۆی ئەمەوە خەڵکێک ڕزگار ببێ خەڵکێک بتوانێت لە مەرگ ڕزگار بێت ئەمە بکە ینی بشگاتە ئەو شوێنە بەڵام ئەمە لە پاڵنەرێکی ترەوەیە جا لە پاڵنەری ئەوەی کە پاڵنەری شەرەفە ینی شەرەفمەندیە لەبەرەوەم جۆرە لە کەس ینی دەکرێت فعلەن بە وەزعێکا تێپەڕی بێ ئەو تاریخەی نەبێ کە کەسێک بۆ شەرەفمەندی دای مەزراندووە و دواتر کاتێ شتێکی ئاوا دەکات وەکو پاڵەوان دەبێتە ڕەمزی پاڵەوانیەتی و ئەوانە لەوانەیە ئەم کەسە لەبەر ئەوە لە شەرەفمەندیەوە عاشقە شەرەف نییە عاشقە چاکەیە ئەمە عاشقە حکمەتە ئەم کەسە لەوانەیە ئەو کۆمەلگایە ئەو شەرەفەی پێ نەبەخشێکە بە کەسێکی بەخشیوە لە شەرەفمەندیەوە کارەکەی کردووە تەبان ئەم کەسە دەڵێ چی کان دەڵێ چی کان دەڵێ لەبارەی ئەم کەسەوە ئەم کەسە کاتێک کە ساردە لە بەرامبەر خەڵکی دەوروبەریە ئەمە لەوە نییە کە مەیلە تەبیعیەکە زاڵە لەسەری چونکە ئەو بە پێی مەیلە تەبیعیەکە چی ناکە بەدەم خەڵکەوە ناچێت ئەی چییە هەڵە دەکرێت ئەم کەسە ئەوەندە ئێش و ئازار و زەحمەتی بینی بێ لە ناو کۆمەلگاکەی بەڵام لەگەڵ ئەوەشا لە بەرامبەر ئەم ئێش و ئازارانە سەبرێکی خۆڕاگریەکی زۆری هەبێ وا ببینێ کە دەبێ ئەو کەسانەش کە ئەم ئێش و ئازارانیان هەیە بتوانن بەرامبەر ئەم ئێش و ئازارانە چی بکەن خۆڕاگر بن و ئەو سەبر و توانایان هەبێ و ئەبوونی ئەم سەبر و خۆڕاگریە بەرەو ئەوەیان دەبا کە بە پێویستی چاکە ژیان بگوزارێنن ئەڵێ ئەمە لەوەوە نییە لەوە دەچێت لەوەوە نەبێت جا لێرە وەکو گریمانەیەک باسی دەکا یعنی ئەوەی کە وای کردووە ئەم کەسە وا ببیندێ ساردا ئێتیمان بە دەوروبەرەکەی نادا و خەمی دەوروبەرەکەی ناخوا ئەمە لەوە نییە کە خەم ناخوا ئەمە لەوەوە نییە ئەمە لەوەیە کە پێی وایە ئەم خەمە بخوا خراپە بۆچی چونکە ئەمە وا دەکا ئەو توانایی کە لەوە هەیە کە لە خۆیان هەیە لەوا چی نەبێ لەوا دەرنەکەوێ و ئەم خۆی جاری وایە دەکشێنێتەوە چونکە بووەتە سەبەبی ئەوەی ئەو توانایە کە لەوا هەیە و ئەمی وا لێ کردووە کە قودرەتی سەبرگرتنی هەبێ لەگەڵ ئەوەی ئەوە معذابە ئەو توانای سەبرگرتنە ئەم لەو دەکشێتەوە تاوەکو چی بێت تاوەکو ئەو کەسە قودرەتی سەبرگرتنی تیا دروست بێت دەستی ئەگەر ملاحەزەیە بکەین لە حکایەتی یعقوب و یوسف و یعقوبە یوسف دوور دەخرێتەوە لە یعقوب بۆچی چونکە یعقوب مەیلێکی سروشتی بۆ یوسف هەیە یعنی وەکو کوڕی خۆی دەیەوێت دایمە لای بێ ئاگای لێ بێ خەمی دەخوا ئەم خەمە لە مەیلە سروشتەکەوەیە کاتێک قەدەرێک دێ یوسف لەم دوور دەخاتەوە ئەم قەدەر و چارەنووسە دەیەوێ یعقوب بەرەو ئەوە ببا کە ئەم مەیلە سروشتی حاکم نەبێ لەسەری و ئەمەش چی دەوێ بەوەی ئەم مەیلە سروشتی حاکم نەبێ لەسەری دەبێ ئەو سەبر و خۆڕاگریە لە ناویان دروست بێت تاوەکو ئەو مەیلە سروشتی حاکم نەبێ لە سەرکردەوەکانی و لێرەدا ئەوەی تەحەکوم بە یعقوب دەکا مەیلێکی باوکانەی سروشتیە بۆ کوڕەکەی و ئەم مەیلە لە جیاتی ئەوەی
یعقوب بپاهین یوسف بپارێزێت چی دەکا یوسف خۆی هەر خۆی دەیداتە دەستی نەپاراستن دەستی ئەوەی کە لی دەترسێت تووشی بێت ئەو دەترسێت گورگ بیخوا بە منداڵەکانی دەڵێن مەیبەن گورگ دەیخوا دواتر منداڵەکانی دێن خۆیان گورگەکەن دواتر دێن دەڵێن گورگ خواردی یعنی هەر خۆی مبەڕێر دەدا بە دەزەوانەوەکە مەوزوعەکە بکە یعنی ئەوە ڕوو بدا کە لێ دەترسێت لێرە تۆ یعنی کەسەکە ئەم خۆمخۆریە وای لێ دەکات تەحەکوم بە چارەنووسی خۆی کە بوونی خۆیەتی چارەنووسی خۆیەتی ڕێگای بوونی خۆیەتی و ڕێگە بگرێت لەوەی کە ئەم کاینە بە ڕێگاکەی خۆیان چارەنووسەکەی خۆیان بڕوە لەکوێوە لەوەوە کە عەلا ئەساس ئەو بەرەو چارەنووسەکەی خۆی ئاراستەی دەکات یعنی یعقوب وا دەبینێ کە یوسف بەرەو چارەنووسەکەی خۆی ئاراستە دەکات کە عیبارەتە لە چی لەکوێ هەیە لە خەونەکەی یوسفا هەیە ئەو خەونەی کە دەیگێڕێتەوە دەڵێ مەی گێڕەرەوە بۆ براکانت ئەمان هەمووی چییە هەمووی لەو مەیلە سروشتیەوەیە و ئەم مەیلە سروشتیە وا دەکا کە ڕێگر بێ لە بەردەم یعنی ئەگەر بێت و چۆن باوکێک دەیەوێت کوڕەکەی ببێ بە مهندس لە کاتێکا لەناو ئەم کوڕابوونی ئەم کوڕە هەڵگری ئەوە نییە و ئەو ڕێگایی ئەو بۆی دادەنێ ئەگەر هەڵگری ئەوەش بێ بەو ڕێگایە ئەو نابێ بەوە کاتێکم ئەم لە ئەزمموی خۆیەوە لە تەجربەی خۆیەوە دێ چی دەکا تەماهی دەکا لەگەڵ کوڕەکەیە خۆی لە کوڕەکەیە دەبینێتەوە ئەزمونونەکەی خۆی بەپی ئەزمونونەکەی خۆی دەیەوێت کوڕەکەی ئاراستە بکە بۆ بەرەو بوونی بەرەو ئەوەی لە ناویایەتی بێتە دەرێ کەچی ئەوەی دەیکات چییە دژی بوونێتی دژی ئاشکرابوونی ئەوەیە کە دەبێت لە ڕێڕەوەکە و بڕینی ئەو ڕێڕەوە بێتە دەرێ بۆ ئەوەی ئەمە بێتە دەرێ ئەوەی لە ناومانە هەیە هەر خۆشیەکان پێویست نین ئازارەکانیش پێویستن و ئەوەی توانەکان لە ناو ئێمە ئاشکرا دەکا و جگە لە توانەکان ئەو ڕازەی بوونی ئێمە هەیەی پێویستی بە کۆمەڵە توانایە بۆ لێەوە ئاشکرا بێت ئەم دەرد و عەزاب و شتانە هەمووی چین هەمووی لەبەرەوەی شتەکە بوونە پرۆسەکە بوونە ئێستا دایک منداڵی دەبێ ئازارە لێرە ئازار هەیە ئازاری بوون شتێکی ترە ئازار کاتێ بێمەعنایە کە لە پرۆسەی بوونە ئازارەکە دروستنا یعنی ئازاری بوون نییە ئازار لە شوێنەکە بێمەعنایە کە هیچی لێ ناکەوێتەوە ئازار لەو شوێنە معنای خۆی پێیا دەکا کە قودرەتێک دروست دەکا بۆچی بۆ بوون لێرە ئازار حاڵەتێکی ئیجابیە بەڵام لەو شوێنە کە ئازار جۆرەکە لە لێدان لە ئێمە لە ناو ڕەد فعل و ڕەد فعلایە لە منطقەکەی ترایە ئەم ئازارە چییە ئەم ئازارە بێناوڕۆکە لەبەر ئەوە ئەم ئازارەی تریان دەبێتە زەرورەتێک بۆ بوون بەڵام ئازارەکەی تریان ئەمە زەرورەت نییە بۆ بوون ئەمە لە جۆرێک لە ململانەیە کە هەر ئەسڵ بوون تایە دەرناکەوێ لەبەرەوە کاتێک ئێمە ئەمە ئازادی ئەلێرەوەیە ئەمە یاریتر بنەمای هەموو بنەماکانە ئازادی یانی چی یانی لێ گەڕێ بە ئەوەی کە هەیە خۆی بێت ئەوەی کە هەیە با ببێت لێی گەڕێ تۆ هێنی مەکە وای لێ مەکە کە دروستی کەی بیکەی بەوەی کە خۆت دەتەوێت یا بیکەی بەوەی تەنانەت دیارە دەبێت بەوە لێ گەڕێ چونکە ئەو ئیمکانیەتی دۆزینەوەی ڕێگاکە لەکوێیە لەناو خۆیەتی و ئەو دەبێت بەمانە بڕوا تا دەبێ بەوە دەبێت بەمانە بڕوا چونکە ئەمانە لەم ڕێگایە ئەو توانایانە پێ دەگەن کە دەبێت بوونی ئەم لە ڕێگەیانەوە چی بێت ئاشکرا بێت هەر لەبەرەوە کانت ئەخلاق ڕەبط دەکا بە چی بنەمای ئەخلاق چی ئازادیە بەبێ ئازادیش هیچ کردەیەک ممکن نییە ناوی بنێن کردەیەکی ئەخلاقی بۆچی چونکە کردەی ئەخلاقی دەبێت کردەیەکی ئازادانە بێ من کەس پێم نەکا لە خۆمەوە ئەم کردەیە بێتە دەرێ هیچ مەیلێکی سروشتیش پێم نەکا هیچ پاڵنەرێک لەمانە کە هەیە ئەمانە هەمووی دوور خەمەوە لە خۆم کاتێک ئەمانەم دوور خستەوە لە خۆم شتێک هەر ڕوو دەدا شتێکە لە منە دێت دەکرێت ئەمەی کە دێت و دەکرێت ئەمە بەرپرسیارەتی بوونە و لێرەوە لەم بەرپرسیارەتی بوونەوە کردەی ئاکاری ئەوەی کە دەیکەین ئاکاریە و کە ئاکاریش بوو زەمینەیەکی ئاکاری ساز دەبێ زەمینەی ئاکاری ژیانی ئاکاری چییە زەمینەی دەرکەوتنی بوونی ئێمەیە
زمینەی دەرکەوتی ئەوەیە کە لە ئێمە شاراوەیە و دەبێت بێتە دەرێ خۆی ئاشکرا بکە ینی وەکو چۆن منداڵەکە شکڵە و شتەکانی هەمووی لە ناویایەتی دەیدەیە تا شکڵەکەی ڕۆشن دەبێتەوە ئاشکا دەبێت وەکو چۆن درەختێک دەکەوێتە ناو پرۆسی بوونەوە تەواو ئاشکا دەبێت شتێک لەوانەی کە لە بوونە ئاشکا دەبێت بوونی ئینسانیانە ئێمەش لەناو چیە لەناو ئەو گیانە ئاکاریا چی دەبێت ئاشکرا دەبێت ئالێرا تەبەن لەناو ئەم گیانە کەس لە کەس ناچێت کەس تەقلیدی کەس ناکاتەوە ئەمانەی کە هەیە هەر یەکە ڕێڕەوی بوونی خۆی هەیە هەر یەکە ڕێگای بوونی جیاوازە چۆن ڕێگای چۆن شکل و شێوەمان جیاوازە ئاوا شکل و شێوەی هەڵس و کەوتە ئینسانیەکانیشمان چین جیاوازن ئەگەر بە ڕێڕەوی سروشتی خۆیان نابڕوە و ڕێگای کەس بە کەڵکی کەس نایە هەر کەسە ڕێگایەکی هەیە بۆ بوونی لەبەرەوە کاتێک دەیت ئەم ڕێگا جیاوازانە دەکوژی لە ڕێگەی ئەو تەماهیکردنەوە ئەوەی بۆ من تەواوە بۆ تۆش تەواوە لێرەوە تۆ دەتەوێت ئەو کەسە ئاراستەکەی بەو ڕێگایە تا ببێت بەوەی کە تۆ هەستەکەی بەو ڕێگایە کەسێکی تر بووە ئەم ڕێگا ئەزمونیە لە ڕاستە ئەم ڕێگا ئەزمونیە بە کەڵکی چی نایە ڕێگایەکی ئاکاری نیە ئەمە ڕێگایەکی پیشەیە ئەمە لە پیشەکان و کار و شتەکانی ترا چییە هەمان ڕێگا هەیە بۆی تۆ ببیتە کرێکارێک بی لە معمەلێکە ئیشکەی دەبێت و چەکشەی کە دەیوەشێنی هەمانە بەو شێوەی بیوەشێنی کە کرێکارێکی تر دەیوەشێنی بەڵام لە هەڵسوکەوتی ئاکاریە ئەم هەڵسوکەوتی پیشەیە نییە تۆ منەماشت بۆشێنم هەڵسوکەوتێکی ئیبداعیە و لێرە ئەو کار و کردەوانێکن ڕوو دەدەن کە پێشتر نەبوون لە کەس ڕووی نەداوە و ئەمە لەم بوونی ئێمەوە دێتە دەری و پەیدا دەبێ لەبەرەوە هەموو کار و کردەیەکی ئاکاری کردەیەکی تەواو ئازادانەیە و هیچ شتێک جگەل لە ویستی ئێمە جگە لەوەی کە خۆمان ویستمان هەیە بۆ ئەمە هیچ شتێکی تر کار لەوە ناکا کە ئێمە ئەو کردەیە ئەنجام بدەین ئەم نمونەی کە ئەوێن